خدا 5 موشەکت بیدە. سیروان سەمەد پێشمەرگەیەکی ڕزگاربووی موشەکبارانکراوی فرقەی هەفتی پیادەی هێزی پێشمەرگەیە لە سپیلچی سەر بە قەزای خەلیفان. باس لە ساتی موشەکبارانکردنی بارەگاکەیان دەکات کە بە 6 موشەکی بالیستی ئێران کرانە ئامانجوو 6 پێشمەرگە شەهید و 30 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. تەبیعی وەکی هەر پێشمەرگەیەکی ئەم لۆج بەخۆ بووین شوێدی مەتاوەقع ناتکرد تشتێکی وە بسەما بێت. سعات 2 تشتێکی شەوێ بوو یعنی 5 موشە کۆتنامە 5 موشە کۆتنامە تەبیعی ماش تەبیعی وەرگرت. احتیمۆلەن من باشتر بزانم ورۆ پێشمەرگەی چییە. مە زۆر تەبیعی وەرگرت ئەم چوون ما کەشفە خۆ کرد و ئەم هاتینەوە جەماعەتێک گوتە من وەرە ژوور من گوتە ئەس حرەسم ئەسنۆیمە ژوور جەماعەت چۆف ژوور ئەس دەرێ مامەوە vê helê li jor da piştî 10 deqa çarekekî hol li jor da li jor da mixabin yanî bu egerê şehîd bûna 6 birayet min 6 biraderêt min ne heyekî li ciyekî bû bes sidfa wê gavê wextê em çûyîn ev jor cemaat xirçû bûne nik sêyarê rawista bûn nisîbîş bes sêyarê da li sêyarê da her 6 şehîd bûn. مخابن یعنی مەدوو بریندارەتەیت باش نینە. لە هێرشا موچەچیەکەی شەوی ڕابردوو بۆ سەربارەگای فرقەی هەفتی پیادەی دەڤەری یەک و هێزی فرقەی 5 پیادەی هێزی پێشمەرگە لە سپیلک هەر یەک لە کەیوان مزەفەر و ڕێبەر عەبدوڵڵا و ڕامین ئۆرەماری و پشتیوان مەلا موسا و شەهاب بریندار و زکری شاکر بێخشاشی لە هێزەکانی پێشمەرگە کە خەڵکی سنووری ئیدارەی سۆرانن شەهید بوون. نەوزاد ئەزوەر ئامۆزای شەهید کەیوانە لەبارەیەوە دەڵێت کەیوان دوێنێ یەکەم ڕۆژی چوونەوە دەوامی بوو ماوەی 9 مانگە هاوسەرگیری کردووە و منداڵێکیان لە ڕێگایە ئەو چاوەڕێ بوو ببێتە باوک بەڵام مەرگ مەودای پێنەدا. شەهید کەیوان دوێنێکە یەکەم ڕۆژی دەوامی بوو دوێنێکە چۆ دەوام بەداخەوە سعات 3:30 شەو خەبەرن پێگەیشت کە فرقەی عەفتی لیوای عەفت بۆمباران کراوە ئەو سەرەتا تەلەفۆن لەگەڵ کرد گوتیان بریندارە قسەی کردو تاق نێزی خەلیفان بەڵام کە گەیشتینەوە سۆران بەداخەوە لە نەخۆشخانەتەوە بوو بەڵێ خێزانداران 9 مانگە خێزانی پێکیناوە و چاوەڕێ بوو ببیت بە باوک مناڵەشی لە ڕێگایە 2-3 مانگە بێت بەڵام بەداخەوە ئەو ئاواتەی ناتەدی و نەیتوانی مناڵەکەی ببێنێت. لە ماوەی 25 ڕۆژی شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران 50,000 تەنیا سنووری ئیدارەی سۆران بە درۆن و موشک کراوەتە ئامانج. سەدان هێرشی دیکە کراونەتە سەر هەولێر و سلێمانی و چەندین شار و شارۆچکەی دیکە بەهۆیانەوە زیانی گیانی و مادی کەوتونەتەوە. ئەمە لە کاتێکدا کە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو شەڕە و دڵنیایی بە هەموو لایەنەکان داوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.